فەرموو. بسم الله دەسەکەین بە توێکار و نەشتەرگەری ئەم لاشەیە بەڕێزان. بەنجمان کێشەی نییە؟ زۆر باشە. دەست پێکەین خۆشەویستەکانم، ئەمە لاشەی ئینسانێکی تەواوە کە وردە وردە ئەمانەوێت دەستکاری ئەندامەکانی بکەین و توێکارێکی تەواوی بۆ بکەین. یەکەم جار لە ئەندامی سەرەکیەوە دەست پێ ئەەکەین. ئەندامێکی سیەکان یەکێ لە سیەکانی لا بین بزانین وەزعی چۆنە بێت. بسم الله. یەکێ لە سیەکانمان لابرد و دوور ماخستەوە، بزانین ئەتوانێ بە سیەک ئیشکات. بەڵێ تا ئێستاکەنەس وەزعی مستەقرە. بن چۆنە کاکتۆر باشە؟ زۆر باشە. ئێستا هەڵەسین بە دەرهێنانی ڕێخۆڵەکانی، ڕێخۆڵە بچکۆلەی و ڕێخۆڵە گەورەی، هەتاوەکو بزانین چی لێ بەسەر دێ. ئەمە ڕێخۆڵە گەورەی و ڕێخۆڵەی بچووک و ئەمەشمان لە لاشەی دەرهێنا لەگەڵ چەوری ناوسکیە. باشێن حەمدا تا ئێستاکەنە هیچ کێشەیەکمان نییە، خوا بزیابێ. دەگە بزانین دوای مەعیدەی چی لێ دێ، ساکەنە ستۆمەک دەرێنین. ئەمەش ئەندامێکی تر وەکو گەدا ئیستیغنامان لێ کرد. وازام هەتا ئێستاکەنەش ئێمە لە ئێمە باشی، نەزیفمان نییە، لە ئێوە باشن، خوێنبەربوومان نییە، زۆر زۆر باشە. زەختمان چەنە باشە؟ نەبز باشە، ئەلحەمدولیلا زۆر باشە. ئۆکسجین زۆر باشە، زۆر باشە. کەواتە ئێستاکەنە ماوینەتەوە ئەندامێکی تر، یەکێ لە گورچیلەکانیش دەربێنین بۆ ئەوەی کە بزانین چیمان لێ دێ. زۆر باشە. ئێستا بە یەک گورچیلە، بە یەک سی، بە یەک جگەر، بە دڵێک، بە دوو مێشک. ئەوەی کە ماوەتەوە لێرانەیە حالیەن ئەندامە تەواوەکانی لاشەن. ئینسان ئەتوانێت ئا بەو شێوەیە بژی، بەڵام پێوترێ ئینسانێک کە هەموو ئەندامەکانی تەواو نین و هیچ احتیاطێک لە شوێنی ئەندامەکەیە نییە.